درێژبنەوەی کاتی داوامکردن سوودی هەیە لەوە هاوڵاتیان بەس بەڵام بەو شەرتە ماف و امتیازاتی فەرمانبەریش دابێن بکرێ نەک موچەی نیوە بی و داوامیشی کامل بی بەتاکیدی هیوادارین موچە کامل بدرێ و داوامەکەش درێژ بکرێتەوە هەم حەقی هاوڵاتیان بدرێ و هەم حەقی فەرمانبەرانش بدرێ. ئەم بڕیارە لە سوودی هاوڵاتیانە لە قازانجی هاوڵاتیانە لەبەرەوەی زۆر هاوڵاتی مەجالیان نییە تا ئەو کاتێک کە دیاری کراوە بڕۆن سەردانی ئەو شوێنانە بکەن کە ئیشیشان هەیە شتیشان هەیە بەتایبەتی لەبەر بارودۆخی پێشووی هەرێمی کوردستان ئاشکرایە تۆزێک داوامکردنی فەرمانبەران کەم بووە کاتەکەی کەم بووە لە وادەی فەرمی خۆی کەمتر داوامەکرا بە شێوەیەکی کەمتریش داوامەکرا جا ئێستا کە بڕیارێکی وادراوە پێم باشە لەبەرەوەی ئەو وادە فەرمی کە هەبوو ئەویش کەمتر کرا بوو ئێستا کاوە درێژ کراوەتەوە لە سوودی هاوڵاتیانە هەرچەنە ئەکرێ ئەو کەسانی کە فەرمانبەرن بێزار بن هەرچەنە ئەمە بڵین شوێن بۆ شوێنی ژەگۆڕ شوێنی وایە مەسەلەن لۆدی زۆر لەسەر قەرەباڵغی زۆرە ئەمە سوودی زۆر باشە. لە هەموو وڵاتانی ئەوروپا وڵاتانی تر تا سعات 5 ئێوارەیە بۆ 12 بچنەوە شتێکی بێماناییە تەمبەڵیە کۆمەڵگای تەمبەڵ قەت پێش ناکەوێت خەڵک پێویستە خاک و نیشتمان و وڵاتی خۆی خۆش بێ حکوومەتیش پێویستە موچەکانی بەبێ پاشەکەوت بەبێ دواکەوتن ماگانە پێیان بدە دەستخۆشی لەو بڕیارە حکوومەت هێرێمی کوردستان دەکەم کابینەی نوێیە دەبارەی درێژبوونەوەی دەوام ئەگەر بێت و بۆ هەمووان وەکو یەکبی بڕیارەکی زۆر زۆر باشە بەڵام بۆ هەمووان وەکو یەک نەبی تۆزێک خەڵکەکە دڵی پێخۆش نییە یعنی بەڕاستی بڕیارەکە بڕیارەکی باشە ئەگەر بۆ هەمووان بی.